ئێستا سوپاس بخوا کە ماڵۆتان پشگیرتن و مناڵەکانی لای خۆتن ئێستاش کات ماوە فرسەت ماوە کە تۆ لەسەر پێکانی خۆت بۆستیتەوە ئێستا تۆڵی من دەزڕنگین و خەیاتی زانم و پێشتریش خەیاتێکی زۆر باش بووی و مشتێکی باشیشت هەبووە هەر ئێستا توانی دەست پێ بکەیتەوە بە خەیاتەکە ینی هیچ کات ئەو متمانەیە لە دەستمەیە بڵێ من دوای چەند ساڵ دیسان و تازە بگەڕێمەوە خەیاتی بکەمەوە ئەمە ساڵ ئەو پێوەرێک نییە بۆی کە تۆ بڵێ من دوای ئەوەنە ساڵ دیسانەوە دەست پێ بکەمەوە بەڵام تۆ توانەکانی خۆت ئەتوانی وای بێت کە هەموو ژیانت بگۆڕێ تۆ ئێستا سەر بەخۆی لە ماڵەوەی خاوەنی سێ مناڵ بە جوانی و بە حیا و بە حورمەتەوە پەروەردە ئەەکەی و ماڵە باوکێکیشت هەیە کە پشگیری تەکەن و کەناڵن خەتای تۆ بوو جیابوونەوەکە جا ئێستا دەست پێ بکە دەستکەرەوە بە خەیاتێکی خۆت معزز مکەڕەم لە ماڵی خۆتا ئیش بکە سەربەرزانە بڕۆرە دەرەوە چی پێداویستی هەیە خۆت ئامادەی بکە و خەیاتەکەت بەرەو پێشبەرە کێناڵە دوای چەند ساڵێکی تر وای لێ نایە تۆ ئەبی بە فریاد ڕست بۆ چەندین ژنی تریش کە بێن لای تۆ کار بکەن کارەکەی تۆ ئەوە گەورە بە چەندین کەس بێت لای تۆ کار بکە لەبەرەوە هیچ کات متمانە لە دەستمەیە هیچ کات متمانە لە دەستمەیە چکە ڕاستە ناڕەحەتی هاتۆ بەسەرتا بەڵام ئەم ناڕەحەتیانە دایمە ئێمەی ژنوا سێری بکەین کە ئەمە بۆ بەهێزبوونی ئێمەیە ینی ئەم ناڕەحەتیانەوەمان لێ بکە بەهێزترمان کە نەگووامان لێ بکە ئیتر کە زۆڵمان کا و بێتاقەتمان بکە لە ماڵە دانیشین چکە چەندەها ژنی تریسا هەمان کێشەی توی هەیە ئێستا گوێگرێ لە بزانام تخوازام ئەم چی ئەکە بۆی منیژەوە بکەم ئەم چۆن سێ مناڵەکە بەخێوەکە و چۆن خۆی بە تاقی تەنها و کە تعین نەبووە و کە معاشێکی نییە چۆن بە خێوانەکە مامیش چاو لەو بکەم جا لەبەرەوە تۆ بە نمونەیەکی زۆر جوان بۆ چەندین خانمی تر کە بتانی لەسەر پێکانی خۆ جارێکی تر بۆستیتەوە دەستکەرەوە بە خەیاتێکی خۆت و خی گەورە بەهرێکی پێبەخشی و توانایەکی پێبەخشی بەکاری بێنە خی گەورەش پشت و پەناتە بێت چکە تۆ زوڵمت لێکراوە هەمیشە کەسانی کە زوڵمیان لێکرێ خی گەورە پشت و پەنایانە بێت کارەکانیشان زۆر بە باشتر بەرەوە پێشەچێت ئێوەی ئازیز کە لێرە میوانن پێم خۆشە کە ئێوەش قسەتان هەبێ لەسەر کەیسی ئەم خاتونە ئازیزە فەرمو خاتونگەن زۆر سپاس بۆم بەرنامەیەتان بەجددی تەوەرێکی زۆر جوانە خاتونیان شە ساغ بێ مامۆساییان بەڵام بەڕاستی من بەو پیاوانە ئەڵێم نەخۆشی دەرونیش هەروەکو نەخۆشیەکانی تر هیچ عیب نییە چون بۆ لای دکتۆری دەرونی هیچ چۆن بڵم هیچ عیبەیەکی تیان نیە تۆ لە لای دکتۆرێکی دەرونی چوبیت ئەوانیش پێویستە سەردانی دکتۆری دەرونی بکەن بەجددی ئەو چارەسەر وەرگرێ بزەوە دەبێت چارەسەر وەربگرێ بەشێکە لە دڵپیسی خۆشەویستی نییە بەشێکە لەوەی کە پێویستە چارەسەرێکی گونجە وەربگرێ و هەوڵ بێ بە بیرکردنەوە چۆن قسەی بۆ بکەی کە بتوانێت قەنەعەت بەو شتە بکە کە ئافرەت کۆیلەی دەستی تۆ نییە کە بتوانێت تۆ دایما بە قسەی تۆ بکە عەفوو لەگەڵ تۆیە هەموو شتێ هەر بە قسەی تۆ بێ بەژدی ئەو شتەوە نییە وای نابینم من هەر بە دڵنیا شێوکەوانیە یعنی لە هیچ دینێکی شەباسی ئەوە نەکراوە کە ئافرەت کۆیلە بێ لە بەردەست پیاوێکە کە پیاوەکە خۆشی نتوانێت مەسئولیەتی هەڵبگرێ یعنی ئەمە ئەکتر بە هەر ناوێکەوە ئەیکا بە ناوی عورف و عادەتەوەی کا بە ناوی دینەوەی کا بە ناوی هەر شتێکەکە جا خۆی مشکلەکە لەوەیە ناژڵێ بە ناوی نەزانینی خۆی نایکە ینی بڵێ من نازام ئەڵێ ئافرەت بۆی نییە ئافرەت وە کە بەڕاستیمان هیچ بنەمایەکیشی نییە ڕاستەکەی وەڵام من لەگەڵتەم لەوەیە بەجددی ئەوان خوان خەتابار ناکەن ئیلا ئافرەت بە خەتابارەزانن هەر ئەمەش کە لە دەرەوە خۆی وا پیشان ناوە کە هیچ عیبی نییە بۆی دواتر هەمووی بڵێ دۆڵاخ ئافرەتەکە خراپ بۆ ئیداری نەکردو لەگەڵ ئەو پیاوە باشەیە